ئەی ئەو کەسەی کە نوێژ ناکەی گوێ بگرە. خی گەورە دەفەرمێ وەشەمس والقەمەڕ والنجوم والجبال لەوانە زۆرێکمان شتانەمان تازە نەبیست بێ یا ئاەتەکانمان خوێنا بێت و لێ تێ نەگەشت بێتی. ئەو هەموو شاخ و کێوە کە تۆی دەیبینی بەو گەورەی خۆی تۆ هەرچەندێ نوێژنەکەر و خوانە ناسی، هەرچەندێ لوتت بەرز بوو خۆت بە گەورە دەزانی، بڕۆ پاڵ شاخێک بزانە وجودت هەیە، بڕۆ پاڵ شاخێک بۆی بزانی کە چەندێ بچووکی کە هیچ نیت، ئەو کاتە بزانە لوتبەرزی معنای چییە. ئەو هەموو شاخ و کێوە کە تۆ دەیبینی هەمووی سەجدە بۆ خوا دەبات. خوا دەفەرمێت شاخەکان سەجدە بۆ من دەبن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەربارەی جەبەلی ئوحود کێوی ئوحود دەیفەرموو یحبنا ونحبه، کێوی ئوحود ئێمەی خۆشەوێ، شاخەکان هەستیان هەیە، گویان لە فەرمانی خوا دەبێ، شتی خوا دەبیستن. ئوحود ئێمەی خۆشەوێ، ئێمەش خۆشمان دەوێ. باشە ئەگەر هەست و شعوری نەبێ چۆن سەجدە بۆ خوا دەبە؟ ئەگەر هەست و شعوری نەبێت چۆن پێغەمبەری خوای خۆشەوێ صلی الله علیه وسلم، چۆن سەحابەی خۆشەوێ خۆشیانی دەوێ، بێگومان خۆشیانی دەوێ. ئەو حەقیقەت و ڕاستیە، بەڵام ئێمە نازانین چۆن چۆنیە. جان لەبەر هەمووی قسەکە ئێمە دایان تێگەین؟ ناوەڵڵا، ئەمە حەقیقەت و ڕاستی برای شیرینم. بۆی بە خۆتا بچۆرەوە، تۆ لە شاخەکان گەورەتر نیت، لە شاخەکان زەبەلاحتر و گەورەتر و بەهێزتر نیت، ئەوان سەجدە بۆ خوا دەبن. تۆی نوێژنەکەر شەرم ناکەی لە خوا. خی گەورە دەفەرمی وئین منها لما يهبط من خشية الله. هەندێک لە بەردەکان بە شاخەکانەوەن، شاخە گەورەکان. جاری وای بەردێک دەبینی کەوتۆتە چەمێکەوە زۆر گەورەیە، ئەوە زانی ئەو بەردە چییە؟ ئەو بەردە لە ترسی خوا کەوتۆتە خوارەوە، لە ترسی خوا کەوتۆتە خوارەوە. ئێمە کوا لە خوا ترسین، بەقەت بەردێ لە خوا نەترساوین. بەردێکی ڕق و تەق گەورە و قورس و گران کە سەتەها وەزن و هەزارەها وەزنی ئێمەی هەیە، لە ترسی خوا لە شاخەکان دەکەوێتە خوارەوە، تەحەمل ناکە. من و تۆ ئیمان زەعیفیش نوێژەکانمان پێ ناکرێ. با لە خوا بترسین، ترسی خوا کوا لە دڵی ئێمەیە. بەردەکان لە خوا ترسن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حەدیث صحیحدا دەفەرمێت، صحیح موسڵیمدا، لە شاری مەکە بەردێک بەناسی، بەردێک ئەزانم ئێستاش بەردەکە دەناسم، پێشەوەی ببم بە پێغەمبەر صلی الله علیه وسلم، ئەم بەردە هەموو کاتێ سەلامی لێمە کرد، دەیفەرموو السلام علیک یا رسول الله صلی الله علیه وسلم. سلامی لە پێغەمبەری خوا دەکە صلی الله علیه وسلم. بەردێک سلام لە پێغەمبەری خوا دەکە صلی الله علیه وسلم. شاخەکان، ئەستێرەکان و خۆرەکان و مانگەمانە هەمووی خوایان خۆش دەوێ، پێغەمبەری خوایان خۆشەوێ صلی الله علیه وسلم. ئەو ئادەمی زادە دڵڕق و بێوەفایە، ئەو ئادەمی زادە ترسی خوای لە دڵانە ماوە. شاخێک سەجدە بۆ خوا دەبات، تۆی نوێژنەکەر شەرم لە خوا ناکەی، بە خۆتا ناچیتەوە. کەواتە برای بەڕێزم با بە خۆمان دابچینەوە، خوشکی بەڕێزم، نوێژمان کەم کردووە با زیادی کەین، نوێژەکان بە جوانی بکەین لە کاتی خۆیدا، نوێژمان نەکردووە با بگەڕێنەوە بۆ لای خوا، شەرمەزاری با نەمان گرێت.